بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان خۆشحاڵ و شادومانم لە زنجیرەیەک لە هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە زنجیرەی 21ەمین، ئەویش سەبارەت بەوەی کەوا باسمان کرد کێشە و گرفتەکانی نێوان ژن و پیا و کاتێک کە دروست دەبی و ئەو هەنگاوانی کە پێویستە ئینسان بیگرتە بەر چارەسەری بکە. لە زنجیرەی ڕابردوو باسمان کرد کەوا کاتێک کەوا ئافرەت ناشیزە دەبی یان پیا و نوشوز دەکات و تووشی نوشوز دەبیتن، چۆن دیاردەکان چۆنە، هۆکارەکانی چییە باسمان کرد و کەلیمەی نوشوز معنای چیە ئەویشمان ڕوون کردەوە لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەو زنجیرەی ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە دوو ئایەتی جیا باسی نوشوزی ژن و پیاو دەکا بە جیا. خوای گەورە سوبحانەه وتەعالا لەبەر ئەوەی ئەو نەخۆشیە ئەو گرفتەی زۆر گەورەیە، مشکلێکی زۆر گەورەیە. لۆیە هەموو مشکلەیەک هەموو نەخۆشیەک ئەگەر بە گچکەیی ئەگەر لە سەرەتادا ئینسان چارەسەری دەکا بێگومان زۆر گەورە دەبیتن، بێگومان جاری وا دەبیتن وای لێدێ ئەو مشکلەیە، یعنی نازانی لە چێن دەرەوە ئەتوو بچی بەری لێ بگری، وەکو ئاوەک پەنگاو بداتەوە لێ بگەڕی دەیدە هیچ دەرچەکی لۆ دروست نەکەی لێی بستە دەرێ حتا یعنی پڕ دەبیتن. کوردەواریش دەرێت جام پڕ بوو لێی دەڕژێتەوە، لۆیە لە حتا دەورەکەی دەڕژێەوە چیان لای دەگری ناکرێت. لۆیە باشترین شت لۆ ئەوەی ژن و پیاو ژیانێکی بەختەوەرانە بژین، کێشەکانیان قوڵ نەبتەوە، کێشەکانیان ئالۆز نەبیتن، زوو بەر لە کێشەکان بگرن. چونکە دەبی بزانن بەڕاستی یەک لەو خاڵانەی کە دەبتە هۆکاری ئەوەی کە ئینسان واز لە نوشوز بینی، واز لە لاملی و عینادی بینی، واز لەوەی بینی خۆی بە گەورەتر بزانی و تەکەببر و عینادی بیگریتن، ئەوە بەڕاستی یعنی دەبی بزانی ئەوە گرنگترین خاڵ ئەوەیە کە بەڕاستی ئینسان لە خوای بترسێتن. گرنگترین شت ئەوەیە کە ئینسان بەڕاستی بزانی ئەوە دەردەکی زۆر کوشندەیە پێویستی بە چارەسەرە. لەو زنجیرەی ئەوڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز باسی زەرەر و زیان و خراپیەکانی نوشوز دەکەین، واتە کاتێک دەرچوونی ئافرەت لە سنووری خۆی یان پیاو لە سروشت و طەبیعەتی خۆی کە دەردەچیتن چەند زیان و زەرەرەکی گەورەیە، هەم لە بۆ دنیا هەم لە بۆ قیامەت، هەم لە بۆ تاچی ژن و مێردەکە، هەم لە بۆ خانەوادە و خێزان و تەسیر و کاریگەری ئەو نەخۆشە کوشندەیە لەسەر کچەکان، لەسەر کوڕەکان، لەسەر بووکەکەی، لەسەر زاوایەکەی، لەسەر دەوروبەرەکەی، لەسەر خەزووری، لەسەر خەسووی، لەسەر داک و بابیان ئەو ژن و مێردە. لۆیە بەڕاستی ئەو دەردەکی زۆر کوشندەیە، پێویستە هاوسەران زۆر هشیار بن لەوەی کەوا ئەو نەخۆشە تەشەنەنەکە هەر کاتێک هەستیان پێکرد زوو بە خۆدا بستنەوە. زەرەر و زیانەکانی ئەو نوشوزە ئەو دەرچوون و عینادی و لاملی و وارووا خۆ بە گەورەزانینە یەک لەو شتانێک کە زۆر گرنگە. نوشوز دەرچوونی ئافرەت لە سنووری شەرعی خوا و پێغەمبەر و پیاو بە هەمان شێوە سنوور بەزاندن بەرامبەر بە خێزانەکەی ئەوە یەکێکە لە گوناحە هەرە گەورەکان کەبائیرە. تەوان زانایان باسییان کردیان دەفەرمون یەکێ لە گوناحە گەورەکان کە زانایان کەبائیر کەبیرە گوناحە گەورەکان حتا 7 گوناح باس کرایان. ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لەسەر بیتن 7 گوناحی باس کردیە، 7 گوناح. و زانایانی سەردەم شێخ عوثەیمین ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەویش کتێبێکی هەیە و شەرحی ئەو کتابی کەبائیری کردیە. یەکێ لەو گوناحە گەورانە بریتیە لەوەی کەوا ژن و پیاو لە تووشی لاملی و عینادی و تەکەببر و خۆ بە گەورەزانین بن. لۆیە بەڕاستی کەبائیر گوناحێکە
یەکێکە لەو گوناحە گەورانەی کەوا ئینسان بەهۆیەوە تووشی تووڕەبوونی خوا دەبی و تووشی سزای جەهەنەم دەبی. لۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه ئەگەر ئێوە خۆ بە دوور بگرن لەو گوناحە گەورانەی کەوا ما تنهون عنه ئەوانەی کە نەهیتان لێ کراوە ئێوە ئەنجامی بدەن نكفر عنكم سيئاتكم ئەوە ئێمە بەڕاستی لە گوناحە بچووکەکان خوای گەورە ڕەشی دەکاتەوە خوای گەورە چاوپۆشی لێ دەکاتن. کەواتە خوشک و برای بەڕێز پیاوی بەڕێز ئافرەتی بەڕێز هاوسەران بزانە کاتێککە یەکێکتان سنوور دەبەزێنن عینادی و لاملی دەکەن لەگەڵ یەکتر واللهی ئەوە یەکێک لەو شتانەی ئەوەیەکەوە ئەتو خۆت مستحقی ئەوەی کردیەکەوە یەکێ لە گوناحە هەرە گەورەکانت تێدابی لۆیە دەبتە سەبەبی ئەوەی کە عیبادەتت قبول نەبیتن دەبتە سەبەبی تووڕەبوونی خوا دەبتە سەبەبی هەزارەها مەشاکل لۆیە ئەو نوشوزە یەکێکە لە گوناحە گەورەکان ئینسان دەبی تۆبەی لێ بکە سەرەتا داوای لێخۆشم لە خوا بکە ئینجا داوای عەفو بکە لە دەوروبەرەکەی خۆی. لۆ نوشوز یەکێکە لە گوناحە گەورەکان لەبەر ئەوەی خوای گەورە سوبحانه وتعالى لە شوێنێک باسی کردیا کە ئەو شوێنەیە کەوا خوای گەورە سوبحانه وتعالى بە گوناحی ئەژبار کردیا کە دەفەرموێ وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا اینجا خوای گەورەتمێ ئەو کەسە پێویستی بێ تۆبە بکە واز بینی دیارە گوناحە بۆیە. لۆیە لێرەدا بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگادار بی و لە چەندین فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە هەر ئافرەتێک بەرامبەر بە پیاوەکەی هەر پیاوێک بەرامبەر بە خێزانەکەی مافی نەدا عینادی و لاملی بکە سەرپێچی بکە ئەوە بەڕاستی پێشێرکردن ئەمر و فەرمانی خوایە. خوای گەورە داوا دەکا لە بەرامبەر هاوسەران چاک بن لەگەیەکتر وعاشروهن بالمعروف ئەوە ئەمر و فەرمانی خوایە. خوای گەورە مەدح و سەنای ئەو ئافرەتانە دەکا فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. ئافرەتی صالحە ئەوەیە صالحە لە خوا ترسە تەقوادارە لە پێشێری ئەمری خوای گەورە و پێغەمبەری خوا ناکە هەروەها پێشێری فەرمانی پیاوەکەشی ناکە. خاڵی دووەم لە زەرەر و زیانی نوشوز ئەوەیە یەکێکە لە هۆکارەکانی کوفران العەشیر یعنی بەدنمەچی کەسێک بەدنمەکە بەرامبەر بەچێ بەرامبەر بەو کەسەی کەوا مافی لەسەرە کە ئەو کەسەی کەوا حەقە ڕێزی لێ بنێتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ یا معشر النساء ئەی کۆمەڵی ئافرەتان اتقوا الله لخوا بترسن فإني رأيتكن أكثر أهل النار أمن ومديت لإسراء ومعراج زور بيزوري خلقاني دوزخ وبو وتيني يا رسول الله لبرتي آفرتان زوريني خلشي دوزخن فرموي بسبب أوي كوا يكفرن العشير لبر أوي بن مكن بينزانن برامبر بتاكي دورو بركي خويان عشير بخواتا في أو آفرتي كوا عشرة لقري دجيتن كلمة عشرة واتا معاشرة جيان لقر بسر بردن لقر أو كسي كبياويتي بدن مكة لوي براسي يقله كاركاني درسون خول بزلزاني دي آفرت برامبر ببياو وبياويش برامبر با آفرت أو هو كارك لوي كأوانا بدن مكن نعمتي أو خواي قورا زار بيش همشتك آفرت نعمتي خواي پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرميه فإنكم أخذتموهن بكلمة الله أو آفرتانتان لو حلال بوا بويت خيزاني ايوا بكلمة الله كلمة تزويج ونكاح عند پیغمبری خوا فرميه استوصوا بالنساء خيرا آموشگاریتان دەکەم لەگەڵ ئافرەتەکانتان باش بن بە هەمان شێوەش پیاو لە بۆ ئافرەت نیعمەتی خوایە بە ئەو خوشکانە بیر بکەنەوە ئەوانەی کە پیاویان نمایە ئەوانەی پیاویان گیرایە ئەوانەی ئەو ئافرەتانی بێ پیاون چەند غەریب و کەسازە بن ماڵ و منداڵەکەیان چەند بێنازە بن. خاڵیشتر لە زەرەر و زیانەکانی نوشوس ئی هاوسەران مخالفەت ئەمری الله
والرسول سربيتي أمري خواو بيغمبري خوايا وكو باس ما کرد. خاڵی يشتر هەر ئافرەتێک سەرپێچی پیاوەکەی خۆی بکە نوشوز بکە هۆکارێکە لەو هۆکارانی کەوا مەلائیکەتانی خوا لعنەتی لێ دەکاتن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا دعا الرجل امرأته إلى فراشه هەر کاتێ پیاو داوای لە خێزانەکەی کرد لۆ سەرجەیی لەسەر شوێنی لۆ سەرجەیی کردن و نزیک بوونەوە لە پیاوەکە فأبت ئەو ئافرەتە ڕازی نەبوو بەجێ پیاوەکەی نەکرد سەرپێچی کرد دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنتها الملائكة حتى تصبح لە ئێوارێ ڕا ئەو مەلائیکەتانە لعنەتی لێ دەکەن هەتا بەرە بەیان نەرێ شەو نوێژێ دەکەم نەرێ دوو شەو پێشەمان بڕۆژێ لعنەتکردی مەلائیکەت زانی معنای چییە هەر خۆی لە خۆی هۆکارێکە کە دەبتە سەبەبی ئەوەی کە ئەمر و فەرمانی خوای گەورەت پێشێل کردیە وەیە لۆیە باسمانکردن و شۆز سەبەبی کە لە سەبەب و هۆکارەکانی يعني بو او كدبت كبائر يجيك لقونا حق وركان بهما شيء وش ابياويك خيزاني خو اهمالك تساول دربي خيانه لخيزانه كيبكا بش لخيزانه كيبكا او بياو قونا عباره والله خواي قول القران دفرمي ولا تذروها كالمعلقه نكر خيزانه كاتان تعليق كان معناته تعليق كان ئەوەندەیە خاوەن مێردە بەڵام پیاوەکە ژن و مێرداتی لەگە ناکاتن لەو گۆڕە هەڵی واسیە ئەوانەی دوو ژنیان هەیە ئەوانەی چاو لە دەرن ئەوانە لە خوای ناترسێن دەبی زۆر ئاگدار بن سەبەبی کە لە هۆکارەکانی ئەوەی تووڕەبوونی خوا و لعنەتکردنی مەلائیکەتەکان و دەرچوون لە ئەمر و فەرمانی خوای گەورە. خاڵیشتر هەر ژن و پیاوێک هەر بە تایبەت ئافرەت کاتێک کە ناشیزەیە لە ئەمر و فەرمانی پیاوی دەردەچی لود برزي وعنادي قرتيتي بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم ثلاثة لا تجاوز صلاتهم آذانهم سيكسيا نيوجا كان لجويت كيان برزنابتوا يعني نيوجا كان طاو قبول ديا يعني نيوجا قبول ديا تشينا أو سيا بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم يقلون العبد الآبق عبدك هراتيا سربيسي سيدكي دكا مخالفي قوركي خوي دكا كحقا خزمتي او سيدي بكا او يقلوانيا دوام بيغمبر دا فرمي صلى الله عليه وسلم لوانيك او كسانك نويجيان قبول نيا او آفرتي كوا ورجل عليها وامرأة زوجها عليها غضبان او آفرتي بياوكي لي توريا بياوكي لي نارازيا لو يخشي قورم ئاگادار بە دەبی بزانی بەڕاستی تووڕەکردنی پیاو مافنەدان بە پیاو هۆکارێکە لە هۆکارێک کە نوێژەکەت قبول نابی لۆیە زۆر ئاگادار بە. و سێمینیان پێغەمبەر دەفرموە ئیمام و قەومین وهم لەهو کاریهون پێشنوێژی کەسێک خەڵکەکە کەیفیان پێی نایە لە بەشتی تەواان نەک لە بەشتی شەرعی هەڵ خەڵکەکە حەقن ئەو ئیمامە مافیان نادە ئەو ئیمامێکی ساڵح نییە باش نییە لەوەر هەندێ لۆیە خوشک و برای بەڕێزم ئاگادار بە برای بەڕێزم زۆر پیاو هەیە خێزانی نا هیچ ئاگەی لە ماڵ و منداڵی نییە واللهی هەفتان نوێژێ بکەیت هاتوو حەقی خێزانت لەسەر کاکە مافی خێزانەکەت بدە نابی پێشێلی بکەی ئاگەر لە باڵ و منداڵت بێ ژنی دووەمەتینا نابی خێزانی یەکەمت ئەو هەموو ساڵت لەگە بەسەر بردیە واللهی ئەوە بێوەفاییە بەدنمەچیە دوای ئەو هەموو ساڵی کەوا تەمەنی خۆی ئافرەتە لە برسیەتی لە هەژاری لە کرێتی لە فەقیری ئەو ئێستا تو پشتی تێ بکەیت. خاڵیشتر لە زەرەر و زیانی ئەو بابەتی نوشوس کە ئینسان دەبی بەڕاستی ئەو بابەتەکە یەکێشتر لەو زەرەر و زیانانەی کە پێویستە ئینسان ئاگاداری بی ئەویش ئەوەیەکەوە هۆکارێکە لەوەی کەوا خوای گەورە لە ڕۆژی قیامەت سەیری ئەو کەسە نەکاتن. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێک لا ينظر الله إلى امرأة لا تشكر لزوجها دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە سەیری هیچ ئافرەتێک ناکە ئەو چ ئافرەتێک ئەو ئافرەتێکەوە لا تشكر لزوجها سوپاسگوزاری پیاوەکەی نییە. خوشکانی بەڕێز زۆر جاری وا هەیە تەمەشا دەکەی لا تشكر لزوجها چییە
مثلا ئەو ئافرەتە هیچی پیاوەکەی پێ بەدڵ نیە هیچ کو دەبێت بەڵام ئەگەر کەسێکی جیرانەکی برایەکی شوبرایەکی کەسێک شتێکی بینی زۆر بەسەری داد کوڕە مەمنونم یان کوڕەکەی شتێکی دەینتەوە ڕەبی کوڕم دەست خۆش بێ عەمر درێژ بێ کوڕ بوویتە پیاو شتی نایتەوە بەڵام پیاوەکە ئەگەر هەموو هەولێری لە بۆ بباتەوە یعنی باشترین شتی لە بۆ بباتەوە ئەیلا گلەی یەکی لێ دەکا بابا جاروێ ئەو پیاوە چووە تەبیعەتی پیاو وایە زۆر جار کە پیاو وایە زۆر زەوق و سەریقی سەتاسەد بی لەگە تەبعی ئافرەت بتانتر شتێکی هەڵبژێری بە دڕی خێزانەکەی بیتن لۆیە کە شتێکی هیناوە ئەو پیاوە هەدیەکە جاروێ کابرا لە وڵاتەکی تر چەفیەکی دەینتەوە مەکسیەکی دەینتەوە هەدیەکی دەینتەوە ئەوش نەجارێت زوو ئەو هەتەمەشایەکی کرد لە چێچیە دەینی ڕاز زەوق یعنی ئەو پیاوە نیە ڕاست شەحنی دێتە بن پێی ئەخبابلۆ ئەگە هیچ نەمادەم ئەو پیاوە یعنی لەبە تەقدیرکردنی مادیبوونەکەی تەقدیرکردنی ئەوەی کە ئەو پیاوە ڕێزی ئەتووی لە بیر بووە لۆیە هەدیەی لۆ توو هینایتەوە لۆیە ڕەبی دەستت خۆش بێ خوا خێر بنووسی وڵای پیاوەکە کەیفم پێات یعنی خۆشی چیتر لێکەم نابتەوە لۆیە خوای گەورە سەیری ئەو ئافتەی ناکە دائیمەن ناشکرە وهي لا تستغني عنه کاتێکەوە ئەو ئافرەتە لە هەمان کاتیشدا ناتوانی بێ پیاوەکەی بژیتن لۆیە لێرەدا بەڕاستی زۆر میهمە خوشکان و برایانی بەڕێزم بەڕاستی زۆر میهمە ژن و پیاو لەگە یەکتر زۆر ئاگاداری ئەو خاڵە گرنگانە بن کە بەڕاستی مەسئلەی نوشوز بابەتێکی زۆر گرنگە لۆیە عەز دەکەم تێشک بخەمە سەر ئەو سەردەم و زەمانەی ئێمە زۆر بەداخەوە بەڕاستی ماڵەکان وەکو دۆزەخی لێ هاتیە زۆربەی زۆری یعنی کەم ماڵ وایە تووشی کێشە نەبن کێشەیان نەبی لەگە یەکتر گونجاو بن سەبەبەکەش بەڕاستی سەبەبی یەکەمی ئەو هەموو گرفت و کێشە و ناخۆشی کە هەیە یەکەمین سەبەب بەڕاستی گوناح و تاوانە کاتێک کە ئینسان بینی لەگەڵ خوای گەورە چاک نەبوو کاتێک کە ئینسان لەگەڵ خوای گەورە دوور بوو کاتێک کە ئەو ئینسانە شەیطانی هینابتە ناو دڵی خۆی و ناو ماڵەکەی بەڕاستی دڵ و سەر و دڵی خۆش نابی کێشە دێتە ناو ماڵەکان گرفت و کێشەی زۆر گەورە پەیدا دەبیتن لۆیە بەڕاستی مەسئلەی نوشوس عینادی لاملی لە بینی هاوسەران گوناح و تاوانێکی زۆر گەورەیە زەرەر و زیانی زۆر گەورەی هەیە یەکێک لە زەرەر و زیانە هەرە گەورەکان کە ئاخر خاڵ باسی بکەم تەئسیرکردە لە دڵ و دەروون لە نەفس و سەحەتی ئینسان ئەو ئینسانە مێشتی کۆگ نابی ئەو ئینسانە دڵی دائیمەن بە غەمە زۆر جاری وایە پیا و جەڵتە لێیدایە لە کاتێک مشکلێکی عائیلی زۆر جاری وایە پیاوەکە زختی خستە سەر پیاوەکە سەر خێزانەکەی سەر ئافرەتەکەی دەی قسەی پێگوتیە ئیهانەی کردیا ئەو ئافرەتە تەحمولی نەکردیە ڕاست جەڵتە لێیدایە ئەو پیاوە حتا مردیە هەر بەو ئاخ و داخەی مردیە لۆ کاکە کاتێک کە هاوسەران لێک جودا دەبنەوە کە دەمرن ئینجا هەینی قەدری یەکتر دەزانن نا هەتا ئێمە لە حەیات داین با قەدری یەکتر قەدری خزم و کەسی یەکتر بزانین گرنگترین و نزیکترین و بەسۆسترین و باشترین کەس لە بۆ پیا و خێزانەکەیتی و باشترین کەس لە بۆ ئافرەت مێردەکەیەتی ئەوانە بە کەلکی یەکتر دێن ومێدەوارین خوای گەورە سوبحانە وتەعالە گرفت و کێشە و معانات و نەخۆشی دەرد و بەڵا لە ناو ماڵەکانمان دەربکە خوای گەورە بە سۆز و ڕەحمەت و میهر و میهرەبانی خۆی ماڵەکانمان ئاوەدان بکاتەوە بە بەختەوەری بە خۆشی بە کامەرانی آمين والحمد لله رب العالمين